لە سێم ڕۆژی نەورۆز و وەرزی بەهاردا سەیرانگەی دوکان دیمانێکی نامەی پێوەتیارە و بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو تەواو چۆڵە. ئەمە یەکەم جارە لە دوای سەردەمی کۆرۆناوە ئەم ناوچە گەشتیاریە لەم کاتەدا بەم شێوەیە خامۆش بێت و گەشتیاران ڕووتێ نەکەن. خاوەن بەشێک لە سەیرانگەکان ئاماژە بۆ دەکەن کە خەڵک نیگەرانە و دەترسن لە ماڵەکانیان بێنە دەرەوە. ئەمە ژوای کردووە کەسابەت و ئیشوکاریان بە تەواوی بوەستێت. نەوەڵا کەس نهاتوە لە بەیانی و هەرچی وەڵا دوێنێ پێرێ وەڵی هەرچی وەڵا دوێنە و پێرە و لە نەورۆزەوە یانی تاکو ئێستا هەرچی وەڵا خەڵک نایە لەبەر ئەو وەزعات تۆزێک شەڕە و خەڵک دەترسێ بێتەوە بۆ سەیران قەت نەمبینیوە چۆڵ بێ یعنی هەر ئەم ساڵ ئەوها لێی هات یعنی ئێمە هەموو ساڵ دێکینەوەوانێ خەڵک هەر ئێرە هەمووی پڕای بێ ڕاستەکە جا ئەم ساڵ زۆر کەمە خەڵک لەبەر دەترسێ و ئەو شەڕە و باری دارایی یەکێکە لە هۆکارەکان و یەکێکی لە هۆکارەکانی تریش هەبوونی سەیرانگای ترە لە دەوروبەری دوکان. ڕاستی ئەوەی کە کاریگەری گەورەی هەیە لەسەر کەمبوونی ژمارەی گەشتیاران لەسەر قەزای دوکان ئەم بێموچەیی و ئەم بێکەسابەتی گەلی کوردە. ئەم گەشتیارانەشی کە لە خواری و عێراقەوە هاتوون باز لەوە دەکەن کە دۆخەکە ئارام نییە و سەیرانی ئەم ساڵ چێژی جارانی نەماوە. خەیرانی داراییش بۆ کارێکی دیکەی چۆڵی سەیرانگەکان دەبینێت. لە سەردەمی کۆرۆناکە وای نەماندیوە زۆر چۆڵە ئەرەوەڵا ئەم چەند ڕۆژە شوا بووە ئەم چەند ڕۆژە شەڕوا بوو ئەرەوەڵا بە تا دووری نیۆڕۆ نەدەباری نیۆڕۆی چۆڵ دەبوو. هۆکارەکەی چییە بارانە خۆم ڕۆ بارانیش نییە نەوەڵی کورە هۆکارەکەی ترسەکەی دەڵێ باران دەبارێ بۆیە نانە دەرێ بەڕای من هۆکارەکەی بۆ شەڕ و نائارامی دەگەڕێتەوە. دۆخی ناوچەکە ئارام نییە و شەڕە، خەڵک دڵی خۆش نییە. بە بۆچوونی من شەڕ ماڵوێرانی و هەمووان دڵمان ناخۆشە. ئەمڕۆ هاتوین بۆ سەیرانگاکە، بەڵام کەس دڵی خۆش نییە و بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر چۆڵ و ناخۆشە. بارودۆخی داراییش هۆکارە بۆ چۆڵی سەیرانگاکان. خەڵک گیرفانی خاڵیە و موچەوەک و پێویست بە هاوڵاتیان نادرێت. وەستانی هاتوچۆی گەشتیاران زیانی زۆری بەم کەسانە گەیاندووە کە لەم ناوچەیەدا کار دەکەن. کەسبکاران نیگەرانن لەوەی کە بەردەوامی ئەم دۆخە ئەمنیە وەرزی گەشتیاری ئەم ساڵیان بە تەواوی پەک بخات و بژێوی ژیانیان بخاتە مەترسیەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.